ڕێز و سڵاوەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی ڕۆژی سێشەمە. سەرەتاش بە سەردێڕی چەند هەواڵێک دەست پێ دەکەین. ئاگرگرتنی دەرسانەکانی کرندی کرماشان، سەپاندنی سزای 2 ساڵ زیندان بەسەر ئیلهام نادری منفەرد، ناڕوونی چارەنووسی 4 هاوڵاتی دەست بە سەرکراو لە شاری سەقز، مانگرتنی کرێکارانی نەوت لە ئێران و دەرکردنی باڵیۆزی کۆماری ئیسلامی لە ئوسترالیا. ئاگرگرتنی دەرسانەکانی کرندی کرماشان ڕۆژی دووشەمە سێ خەرمانان دارستانەکانی ناوچەی کرندی سەر بە شاری کرماشان ئاگری کرد و ڕوبەرێکی زۆر لەو دارستانە لە ناوچوون. بە پێ وێنانەی بەدەستمان گەیشتووە سەرڕای هەوڵی دەیان کەس لە خەڵکی و ناوچەیە و هەروەها ژینگە پارێزان بەشێکی زۆر لە سەرچاوە سروشتیەکانی ئەو ناوچەیە لە ناوچوون. جێگای ئاماژەیە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە سێ تیمی ڕێکخراوی ژینگەی سەروی سەوزی داڵاهۆ لە شاری کرند و خەڵکی گوندەکانی سەرتەنگ و تەنورە بەشداریان لەم هەڵمەتەدا کردووە، بەڵام هێشتا ئاگرەکە بە تەواوی کۆنتڕۆڵ نەکراوە. ڕفاندن و بریندارکردنی هاوڵاتیەکی خەڵکی شاری شنۆ لە ڕۆژانی ڕابردوودا هاوڵاتیەکی خەڵکی شاری شنۆ بە ناوی سەنگەر قادری لەلایەن هێزەکانی دارایی اطلاعاتی ڕژیمەوە ڕفێنراوە و بە سەختی بریندار کراوە. بە پێڕاپۆرتەکان هێزە ئەمنیەتیەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی بە مەبەستی دەست بەسەرکردنی ئەو هاوڵاتیە هێرشیان کردوتە سەر گوندی بەڵاگیر سەر بە شاری شنۆ و بە تەقەی ڕاستەوخۆ و هاوڵاتیان بریندار و پاشان ڕفاندووە. جێگای ئاماژەیە سەرڕای تێپەڕبوونی 12 ڕۆژ بەسەر دەست بەسەرکردنیدا هێشتا چارەنووسی دیار نییە و لە مافی دەستڕاگەیشتنی بە پارێزەر بێبەش کراوە. گرتنەبەری ڕێگەی هەندەران لەلایەن چالاکێکی مەدەنی خەڵکی شاری مەهاباد. ئەمیر سەیدی هەوڵاتی تەمەن 28 ساڵ و خەڵکی شاری مەهاباد بەهۆی گوشارەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی و هەڕەشەی هێزەکانی ئەو ڕژیمە بەناچار لە ئێران کۆچی کرد. بە پێڕاپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ناوبرا و پێشووتر بارەها لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و پاشان بە تۆمەتی هاوکاری لەگەڵ ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لێپرسینەوە و ئەشکەنجەی لێکراوە. بەردەوامبوونی گوشاری ناوەندە ئەمنیەکان، سنووردارکردنەوەی چالێکیەکانی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و هەروەها هەڕەشەی دەست بەسەرکردن و سازکردنی دۆسیەی نوێ ئەو چالاکوانەی ناچار بە کۆچ بەرەو هەندەران کردووە. سەپاندنی سزای 2 ساڵ زیندان بەسەر ئیلهام نادری منفەرد. بە پێڕاپۆرتەکانی ئیلهام نادری منفەرد تەمەن 32 ساڵ هاوڵاتی خەڵکی شاری نورشەی سەر بە پارێزگای کرماشان و دانیشتووی شاری مەریوان لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە حکمی 2 ساڵ بەندکرانی بەسەردا سەپێنرا. ئەو هاوڵاتیە لەلایەن دادگای ئینقلابی شاری مەریوانەوە بە تۆمەتی چالاکی تەبلیغی لە بەرژەوەندی ئیسرائیلدا ئەم حکمەی بەسەردا سەپێنراوە. جێگای ئاماژەیە ناوبراو لە کاتی هێرشی ئیسرائیل بۆ سەر کۆماری ئیسلامی بەهۆی بڵاوکردنەوەی ئیستۆریەک لەو بوارەدا لەلایەن اطلاعاتی ڕژیمەوە بانگهێشت و لێپرسینەوەی لێکراوە و پاشانیش بە دانانی بارەمتە بە شێوازێکی کاتی ئازاد کراوە. ناڕوونی چارەنووسی 4 هاوڵاتی دەست بەسەرکراو لە شاری سەقز. بە پێڕاپۆرتەکان سەرڕای تێپەڕبوونی 7 ڕۆژ بەسەر دەست بەسەرکردنی 4 هاوڵاتی خەڵکی شاری سەقز لەلایەن هێزەکانی داری اطلاعاتی شاری سەقزەوە. هێشتا چارەنووسیان و شوێنی ڕاگرتنیشیان دیار نییە. ئەو 4 هاوڵاتیە بەناوەکانی ئومید ڕەحیمزادە، مهدی کەماڵی، زەکەریا مورادی و محەممەد دەمینپور ڕێکەوتی 28 گەلاویش 1404 هەتاوی لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە لە شاری سەقز دەست بەسەر کراون و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزراون. جێگای ئاماژەیە سەرڕای بە دوواداچوونی بنەماڵەکانیان سەبارەت بە دۆخی تەندروستی و شوێنی ڕاگرتنیان تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە زانیاریەک لەو بارەیەوە لە بەردەستدا نییە. مانگرتنی کرێکارانی نەوت لە ئێران. ڕۆژی ڕابردوو کرێکارانی ڕسمی سنعەتی نەوت لە ناوچامەلەتیەکانی ئەسەلویە، کەنگان، جەم و شیرکەتی وەبەرهێنانی نەوت و گازی ئاغاجاری دەست بەوە دینەهاتنی داخوازیەکانیان مانیان گرت. مانگرتوان لە کۆبوونەوەکەدا دژ بە پێنەدانی ئەقدەستە دواخراوەکانیان و ناڕازایەتیان دەربڕیوە و
خوازیاری بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بە پێڕێژەی هەڵاوسان، پێدانی و بڕەپارەی کە لەسەر حەقدەستەکانیان وەکو باج کەم کراوەتەوە و لابردنی جیاکاری لە حەقدەست بەڕێوەچوونی یاسای 14 ڕۆژکار و 14 ڕۆژ پشودان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و ئەمنیەتی پیشەیی و پێدانی حەقدەست و مەزایە دۆخراوەکانیان و هەروەهاش وە دیهاتنی داخوازیەکان لایەن بەڵێنی بەرپرسانەوە بوون. جێگای ئاماژەیە ناڕازیان جەختیان لەسەر ئەوە کردوێتەوە کە تا کاتی وەدیهاتنی داخوازیەکانیان بەردەوام ئەبن لە کۆبوونەوە و ناڕەزایەتیەکانیان بڵاوتر دەکەنەوە. سەپاندنی حکمی 21 مانگ بەندکران بەسەر چالاکیێکی سیاسیدا. وتەهەرەگونەیی چالاکی سیاسی لەلایەن لقی 29 دادگای ئینقلابی چارانەوە حکمی 21 مانگ زیندانی بەسەردا سەپێنراوە. ناوبراو بە بڵاوکردنەوەی پۆستێک لە تۆڕە کۆمەڵاتیەکان ڕایگەیاندووە کە بە تۆمەتی تەبلیغ دژ بە ڕژیم و بێڕێزی بە خامنەی ئەم حکمەی بەسەردا سەپێنراوە. جێگای ئاماژەیە ئەو چالاکوانە لە ماوەیەکی کەمتر لە 1 هەفتە و بە شێوازێکی نایاسایی ئەم حکمەی بەسەردا سەپێنراوە. بەردەوامی مانگرتنی کرێکارانی پترۆشیمی رازی ماهشەهر. بە پێی راپۆرتەکان کرێکارانی پترۆشیمی رازی ماهشەهر لە 18مین ڕۆژدا بەردەوامن لە مانگرتن و هێشتا داخوازیەکانیشیان دابین نەکراوە. ناڕازیان لە کۆبوونەوەکاندا ئاماژە بەوە دەکەن کە تا کاتی وەڵامدانەوەی ڕژێمی کۆماری ئیسلامی و هەروەها بەرپرسانی پەیوەندیدار بە داخوازیەکانیان بەردەوامە بن و لەسەر ناڕزایەتی و خوازیاری پێدانی ئیزنی هاتنەوە سەرکاری ئەحمەدە ساکەرە و جەواد ڕاشدی دوو کرێکاری دەست بە سەرکراو بۆ سەرکارەکانیان و لابردنی گوشاری ناوەندەمنیەکان لەسەر کرێکارانی ناڕازی و هەروەها بایەخدانی ڕژێمی کۆماری ئیسلامی بە ژیان و مایشەتی کرێکاران داواکانیان بووە. مانگرتنی هەمزە دەروێش لە خواردن. هەمزە دەروێش بەندکراوی عەقیدەتی ڕاگیراو لە زیندانی لاکانی ڕەشت لە ڕێکەوتی 11 گەلاوێژەوەمانی لە خواردن گرتووە و بەرپرسانی زیندان بایەخ بە داخوازیەکانی نادان. بە پێڕاپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ئەو بەندکراوە دژ بە گوشاری بەرپرسانی زیندان بۆ سەرزیندانیان، خراپی دۆخی ژیانیان لە بەندیخانەکانی کۆماری ئیسلامی، ئەشکەنجە و هەڕەشەی بەندکراوان، بەڕێوە نەچوونی یاسای جیاکردنەوەی بەندکراوان بە پێی تاوانەکانیان و هەروەها بایەخ نەدان بە دۆخی تەندروستیانمانیان لە خواردن گرتووە. ناوبراو با بڵاوکردنەوەی نامەیەک ئاماژە بەوە دەکات کە بەرپرسانی زیندان هانیان داوەکە خۆکوژی بکات و واز لە مانگرتنەکەی بهێنێت. بەڵێ بینەران، دوایین هەواڵمان سەبارەتە بە دەرکردنی باڵیۆزی کۆماری ئیسلامی لە ئوسترالیا. سەرۆک وەزیرانی وڵاتی ئوسترالیا لە بەیاننامەیەکدا ڕایگەیاند بەهۆی هێرشی کۆماری ئیسلامی بۆ سەر یەهودیەکانی ئەو وڵاتە لە ڕێگەی باڵیۆزخانەوە باڵیۆزی ئێرانیان لە وڵاتە دەرکردووە و باڵیۆزخانەی ئێرانیان بە یەکجاری داخستووە. ڕۆژی سێشەممە 4 خەرمانان ئانتۆنی ئەلبانیزی سەرۆک وەزیرانی وڵاتی ئوسترالیا بڕیاری داخستنی باڵیۆزخانەی کۆماری ئیسلامی، دەرکردنی باڵیۆزی ئێران و هەروەها داخستنی باڵیۆزخانەی ئوسترالیا لە ئێرانی دەرکرد. بە پێی راپۆرتەکان ئەم بڕیارە بەهۆی کردەوە تیرۆریستیەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی دژ بە شارومەندە یەهودیەکانی وڵاتی ئوسترالیایە و سەرۆک وەزیرانی وڵاتە ئێرانی بە کردەوەی تێکدەرانە و شەڕەنگیزانە تۆمەتبار کردەوە. بەڵێ بینەرانی خۆشەویست، گەشتیاوەڵەکانم پێشکەشکردن کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.